میوانا من بو افشوه خانم رزان شیخ دلیر پارلمانترا پیشتر عراقیه. جی خانم هجاد پرسم دست پیکی دو گلک بخیر هاتیه کردستان 24 یا پرس اوه آرمانجا صدر بو نویجا بملیونی صبح چیه گلو چل پشته. سلااو لە تۆ خاتونگیان و لە کەناڵی K24 و لە بینەرانی خۆشەویست. بە تەکیدی بۆ بەیانی ئەزانین کە سەرتاسەری عێراق ئێستا مەشغوڵات ئەم لەم دەرەوەی عێراقیشە و دەوڵەتانەی کە تەئسیریان هەیە لەسەر عێراقەوانە هەموو مەشغوڵیۆن کە ئایا بەیانی چی ڕۆیە سەدرەکان بەیانی لە دوای نوێژی جومعە و چاوەڕوانی ئەوەن کە سەدر چی بڵێت بەڵام بە کۆی گشتی ئەوەندەی کە من زانیاریم هەبێ و تێ بگەم لە مەوزوعەکان بڕوا ناکەم بەیانی بەس تەنها ئەوەیە کە سەدر بڵێ ڕاستێ من لە پەرلەمان هاتوومەتە دەرەوە بەڵام لەسەر ساحەی سیاسیەوە تاوجودم هەیە قاعیدەیەکی زۆرم هەیە خەڵک لەگەڵمایە ئەوە زانین کێسە لە هەموو شارەکانەوە چونەها پاسیان ئامادە کردو خەڵک هەیە لە ئێستا بە پێیەوەی خۆشیان هەرداواشیان کردو بە ژن و پیاوە بێنە بەیانی ئامادە من لەسەر ساحە بۆ ئەوەی نوێژی جومعە بکەن و هەروەها یەکێک لە پەیامەکانی تریانەوەیە کە ئەوەیە کە تۆزێک لایەنەکانی تر ترسیانەوێڵە نەبێ بەیانی هەموو کفن لەبەرکەن وەکو چۆن بە کفنەوە ڕۆ یەکەم ڕۆژی سوێن خواردن بە کفنەوە چوونە ناو پەرلەمان یعنی ئەمە هەموو مەسجانەیە ئەمە بە کۆی گشتی بەڕای من تەسەور ناکەم تەنها ئەوەیە کە سەدر جارێکی تر پەیامی ئەوایە ئەڵێ ئەوە من و قاعیدەکەم وجودمان هەیە بۆ تەنها ترساندنی لایەنەکانی تری شیعەکانە ئەینا مادەم ئێستا ئەوان لە ناو پەرلەمانە دەنگیان نەماوە و ناتوانن هیچ ئەندامێکی سەدری لە ناو پەرلەمانیانیەوە ئەو لایەنانی تریش کە پێشتر هاوپەیمانی سەدر بوون ئێستا ئەیانەوێ لەگەڵ ئەوان کە تەشکیلی حکوومەت بکرێ و ئەیانەوێ کە سەرۆک کۆمار هەڵببژێرێ بەڕای من تەنها بەیانی قووەتی سەدر وەکو خۆی جارێکی تر بە هەموو لایەن خانما هێژە ڕێزان ئەی چ بووان دەنگوێن بێژن سبەهی ئالیگرن سەدر ژنڤێژێ ڕاناوەستن ممکنە بسەدان هزار کەس دەرباسی پەرلەمان ببن پەرلەمان بهێتە هەڵوەشاندن ناوکوکی دناوبەرە هێزن ئەمنی مثلا سەرایە سەلام کو هێزەکە سەر بسەدریڤەیە بگشتی حەشدا شعبی دێچێ ببیت کو ئەڤە نەتەنێ لەسەر ئاستی عێراقی بەلکو لە دەرڤەژی هوشداری تێنەدان ئێمە زانین یان ئەگەر بیتە سەرەوەی کە قووەتەکان سەرایە سەلام بێت یعنی دژی حەشدی شعبی بۆستەیە یاخود دژی حکوومەت بۆستێ بێن پەلا حتا پەرلەمانیش بم پەرلەمان ئێستا چیتیە قوتڵی تەشریعیە و بەیانیش ڕۆژێکی جومعەیە ینی تەنها مەگەر بیانەوە وەکو ئەو جارەی تر کە پەلاماری پەرلەمانیانە بەڵام ئەو کاتە پەرلەمانتاری تیا بوو ینی لە ناو پەرلەمان بەس ئێستا کەسی تیانیەوە تەنانەت مۆزەفێکیش دەوام ناکانی هیچ تەئسیرێکیانەوە ڕۆشتشنە ناو پەرلەمانەوە چی دروست دەبێ هیچ ینی ئەوە مەسەلەیەک نییە کە مەسەڵەن ئەوان ئێستا بڕیار بن خەڵک بەیانی قاعیدەی سەدریەکان بڕیار بن کە پەرلەمان هەڵوەشێنرێتەوە بەم شێوەیە پەرلەمان هەڵاوەشێنرێت باشە بڕایاتە حتا چەندێ ئەڤە ممکنە دووبارەکردنا سینارویە داویە ساڵە 2017 بیتن کودەتایە جادەیە لەسەر حکوومەتە کار بڕێکەر و من بڕوا ناکەم نا بڕوا ناکەم چونکە ئەو کاتێک کە ئەوان هاتن پەلاماری پەرلەمانیان نا پەرلەمان لە کاتی خۆیان دژایەتی حکوومەتیە کرد ینی پەرلەمان بە کۆی گشتی ئەو کاتە کارا بوو دژایەتی عەبادیە کرد لە هەندێک بڕیارەکانی ئەزانین کە حەیدەر عەبادی ئەو کاتە هەندێک بڕیاری ئەیا دژی پەرلەمان لەبەرەوە کێشەیە هەبوو ئەوانیش واتە حکوومەت پاڵپشتی سەدریەکان بوو لەو کاتەشا کە توانی بێتە ناو پەرلەمانەوە ئێستا ئەگەر بشتێتە ناو پەرلەمانەوە دەورێکی ئەو تۆی نییە چونکە ئەساسەن پەرلەمان لە ئێستاە بەداخەوە کاڵێم نە ئەتوانێت بڕیار دەربکانە ئەتوانێت قانون دەربکانە ئەتوانێت یعنی دەسەڵاتەکانی وەکو خۆی ناتوانێت جێبەجێ بکەواتە پەرلەمانێکیەوە بوو چییە ئەگەر ناتوانێت قانونێک دەربکان نەتوانێت سەر و کومار هەڵبژێرێ ناتوانێت ڕێک بکەون لایەنە شیعەکان لەسەر دەستنیشانکردنی یەک کاندید بۆ پۆستی سەرۆک وەزیران وجوداوی پەرلەمانی بوو چییە؟ هەر ئەوەیە کە
ئێمەش هەلا ئێستا یەکێک لە ڕێیەکانەوەی کە من وەکوڵ خۆمەڵ ئەمەم پەرلەمانە لە ئێستا بەم شێوە بە هیچ شێوێک حتا بتوانن سەرۆک کۆماریش هەڵبژێرن بتوانن حکوومەتێکیش هەڵبژێرن سەرکەوتوو نابن تەنها ڕەنگە بتوانین 1 ساڵی تر بەردەوام بێ بۆ ئەوی جارێکی تر هەڵبژاردن بکرێت و دووبارە ینی کە پێڵەن هەڵبژاردننی پێشوەخت لە بەرەوەی ئەم پەرلەمانەی ئێستاوە ئەم بەم شێوە کارکردنی ئێستا سەرکەوت و هەر ئێستا ئێماگەر سەیری واقع بکەین ئیتاری تەنسیقی کە ئیتارێکی بەهێز بوو ئێستا ئەندامانی تری زیاد کردووە لە سەدرێکان زۆربەی زۆریان ڕۆشتۆ بۆ ئیتاری تەنسیقی ڕاستە هەندێکیشی ڕۆشتۆ بۆ سربەخۆکان بەڵام لەگەڵەوە ئەوەتی کە ئەوان هاتوون کە بتوانن بیانەوە حکوومەت تشکن خۆیان لەناو خۆیانە کێشیان هەیە کەواتە ئەم حیزبە سیاسیانە کە پیانەوترێ حیزبە تەقلیدیەکان خۆیان لەگەڵ خۆشیانە لە ئێستایە ناتوانن خۆیان یەکدەنگ بن اختیاری سەرۆک کۆمە سەیرمان کرد هەر بەداخەوە کە لەم زۆربەی زۆری ئەو حیزبە شیعیانە کە پێشتر لە ئیتاری تەنسیقیا بوون ئەیانەوێت یەکێک لەوانە بەداخەوە لەم کە هادی عامریە نووری مالیکیە کێوکێ ئەیانە حتا حەیدەر عەبادیش ئەیانەوێت کە جارێکی تر ببنەوە بە سەرۆک وەزیران کەواتە چیمان کرد ینی ئەم هەڵبژاردننی پێشوەخت و ئەمانە کەواتە هیچ نەکراوە لەبەرەوە خۆیان باش خۆیانە ناسن بە تایبەتی بەداخەوە کە کوردیش پشتی کو مقتدا صدر به هفته و 3 هفته و 4 پارلمانترین خوبش پارلمان درکتی دیارە کوناکوکیین نافبەرە چارچوبەیە هەماهەنگیە ژیەکێ زیاتر دەرکەت نەهولێ tu بخۆژیت بێژی یا بخۆژی ناکوکن هێشتاوان بخۆ کەسێک نینە و باوەڕ پێ بیتن کاندیدێکی دیارکری بیتن بۆ پۆستێ سەرۆک وەزیران کەواتە ئەم دکارن دەبێ دەمێدا بێژن چارچوبەیە هەماهەنگیەژی هەڵوەشیایە وجودا خو نەمایە بەڵێ نەک هەڵوەشاوە بەڵام ئەتوانم پێت بڵێم ئەوەی کە پێشترەی توانی کە پیانەوت خۆیانیان و سولسی زامن واتە سەیەکی گرنتی بۆ ناو پەرلەمان ئەتوانم ئێستا خۆیانە بواە تەواو ینی بە تەواوەتی بیان توانیا 220 ئەندامی خۆیان هەبواە بەڵام ئێستا تەسەور ناکەم چونکە خۆیان لەگەڵ خۆیانە وەکووتم هەریەکێک لەو قیادانە کە بەڕاستی لەسەر ئەتوانم بڵم جادەی عێراقی لە ناو کوتلە سیاسیەکانە ئەم کەسایەتیانە ئێستا ناتوانن ببنە سەرۆک وەزیران چونکە هەم ئەوەی کە تشرینیەکان کە هاتن مزاهرەیان کرد داوای گۆڕینی حکوومەتیان کرد داوای ئەویان کرد کە ئینتیخاباتی پێشوەخت بکرێ خۆ ئەوان ئەیانویست ئەمانە لاچن نەک ئەو ئەیانویست کە جارێکی تر ئەمانە بێنەوە سەر ساحەی سیاسی لەبەرەوە ناڵێم هەڵوەشاوەتەوە بەس ئەتوانم بڵێم وەکو پێشووتر ئەمانە یەکڕانی ئێستا کێشەیان زۆرە بە تایبەتی هەتا ئەتوانم بڵێم لە ئێستاشە بۆ ئەوەی کە فعلەن ئەگەر چارچەوەی هەماهەنگی ئەوەندە خۆیان بەهێز بوونایە پێویستیان بۆ نەبوو کە بڕۆن هەندێک لەلایەنەکانی تر بێنن بۆ ئەوەی دەنگیان بۆ با بۆ تەنانەت بۆ سەرۆک کۆماریش بەڵام ئێستا بینیمانە نەخێر بە شێوەیەکی ترە نەیانتوانیوە ئەم هەموو حیزبە سیاسیەکان بە کۆی گشتیەوەی کە ئێستا هەیە بە حیزبە کوردەکانیشەوە هیچیان کۆکنین ئەتوانم بەڵام بە شێوە گشتکڵەکەی وەکو ئیتاری تەنسیقی ماوە بەڵام بەوەی کە بتوانێت بەزامنی و سەرۆک وەزیرانی اختیار بکە سەرۆک کۆمارێک اختیار بکە ئەو سەرۆک کۆمارش ئەو سەرۆک وەزیران اختیار بکە لە ئێستا ئەڵم نەخێر باشە بە تایبەتی پشتی بەڵاوبوونەوەی تومارە دەنگیان نووری مالکی ناکوکیان دناوبەرە مالکی و سەدر دەرباسی قۆناغێکە دیبوونە هەردوو هەف بدراوین و نەزان و گەنداڵ ددەنە ناسکردن برایاتە دناوان شەرت و مەرجاندا پێکینانە حکوومەتێ ممکنە ئەگەر ممکن بیت دێ بچ ئاوایی بیت گەلۆ خۆی کاتێکە و تۆمارە دەنگی بڵاو بۆ تۆ لە ئێستاە یەکسەر هەم مالکی خۆی دووبارە منەماواڵێمەوە بەداخەوە هەموو سەرکردەکانی عێراق بەدایمی خەریکی تویتەر و تەغریدەکردن و هەرە خوێنن ماشەڵڵایان لێبێ خێرا تویتێکی کردووەڵە ئێوە دەنگی من نییەوە بەڵکو دەستکاری کراوە بەڵام حتا دەستکاریش کرابێ ئەم تۆمارە دەنگی مالکی بەڵام ئێمە ئازانین کێشەکانی خۆیان کێشیان زۆر زۆرە بە تایبەتی مالکی سەدر هەتا کەنەی ئەویست هیچ کام لە ئیتاری تەنسیقی بێتە ناو بێت و لەگەڵ یا حکوومەت تەشکیلکە تەنها کێشەکە مالیکی بۆ ئەوانیش ڕەزامەند نەبوون بە زەعیفی لە ناو ئیتاری تەنسیقیا بێنە دەرەوە لەبەرەوە ئەمە ئەگەر بە دیوێکی ئینکاری لێ بکە بە دیوێکی ترەوە حەقیقەتە کە ئەو بەو شێوەیە توانێت تعبیر لە سەدرەکان بکە هیچ سەدرەکانیش بە هەمان شێوە
ئێمە ئازانین کە لە ئێستا باس لە دیکتاتۆریێتەکە و باس لەواکە کە حکوومەتێکی نەزی هەبێ ئەوانە بەسەر چوون نابێ بە هیچ شێوەیەک قبوڵی ناکەن کە ئێمە کەسانی وا بێن جارێکی تر عێراق بخینەوە سەروەتی عێراق و عێراق بخینەوە ژێر دەسەڵاتیان هەموو مەبەستەکەی ئەو مەبەستەیە کە سەدرەکان مەسیجیان بۆی هەیە و هەر بەیانیش ئێمە ئەبینین و گوێمان لێ ئەبێ کەس بینێ چۆن هەموو مەسیجەکانی بەو شێوەیە ئەبێ کە بە هیچ شێوەیەک ڕازی نابێ ئەم قیادە سیاسیانەیەکی ئێستا لەسەر ئەم ساحەیە خانم ڕێزان بێن هەشت مەه زێدەتر دەرباز بوون چارچوبەیە هەماهەنگیە نەهێلا سەدر دگەل هەفپەیمانێن خۆ هەفپەیمانی ڕزگاریان نیشتیمانی حکوومەتێ پێک بینیتن نوکە ji tirsa سەدر ئەف ئالیە ناوا چارچوبەیە هەماهەنگیە دیسا نەشێن حکوومەتێ پێک بینن دەبێژن حتا تەمەنێوێ درێژ بیت بەلکی ساڵێک بیت نەزێدەترە ئالتەرناتیڤێوێ شونگرێوێ یانژی سینارویە سێیان لە عێراقی چییە؟ تەنها ئەوەیە کە ئێماڵین ئەو سیناریوی کە ئێستا لە بەردەمایە ئەوەیە کە یا حکوومەت تەشکیلەکان بۆ ماوەی ساڵک ئەو حکوومەتە حکوومەتێکە بێکە ناتوانێت چونکە ئەو اختیارانەی ئەمان بۆ سەرۆک وەزیرانی ئێستا هیچیان اختیارێکی ڕاست و دروست نییە وەکووتم هەموو سەرکردەکان بەم شێوایانەوێ خۆیان یاخود کەسانێک بێ لە خۆیان کە خۆیان اختیاریکەن نەک کەسانێک بێ کە کەسێکی بە ئیمکانیت بێ و بێوێ فعلەن عێراق لە مەرحەلە قورسە ڕزگار بکە و کە ئەوی کە پێڵێن ئەتوانم بڵم کە ئینقازی وەتەن یاخود ڕزگارکردنی نیشتیمان ئیتر بە هەر شێوەیەک بە ئەمانە ناتوانن ئەمانێکی ئێستا ناوەکانیان هەیە بۆ سەرۆک وەزیرانی هیچی ناتوانێت ئەمە ئەو سیناریوە کە ئێستا هەیە توانن حکوومەتەکە تەشکیلکەن بەڕای خۆیان بەڵام ئەم حکوومەتە دوای ئەوە دووبارە ئەگەر هاتوو یەکێک لەمانە ببنە سەرۆک وەزیران کە ئێستا لەسەر ساحەی سیاسەکە دەنگیانە نەک سەدرەکان ئەتوانم بڵم دووبارە مظاهرات لە عێراقا دروستە بێتەوە بە هیچ شێوەیەک ڕەزامەند نابن حکوومەتێک بەو شێوەیە بەردەوام بێت چونکە ئەوەی کە ئێستا ئایانەوێ هەر ئیدامەی حکوومەتەکانی پێشووترە ئەمە یەکێکە لەوانە یاخود ئەوەی کە ئێستا پەرلەمان پەک ئەخرێ یعنی ئەتوانم بڵم هەڵ ئەوەشێنڕێتەوە حکوومەتێکی تەوارێ دروستەکرێت کە ئەویش بۆ ماوەی ساڵێک یاخود زیاتر ئەمە زیاتر ئەو سیناریوەیە کە ئێستا لەسەر ساحەی سیاسی و ئەتوانم بڵم لە دەرەوەی عێراقیش حکوومەتە تژێ بە حەز دکە یا تارەک و بهێتە دروستکردن دێ دیسا سەرۆکاتیای مستەفا کازمی کرد؟ زۆربەی زۆری ڕائیەکان بۆ ئەوەیە کە هەم بمێنێتەوە مستەفا کازمی لەبەرەوەی لایەنەکان هەتا ئێستا دژایەتێکی ئەو تویان نییە بەرامبەر بە مستەفا کازمی و خۆشیەوە تاکە ئەو حکوومەتەی پێک هێناوە و لە ناو حکوومەتەکەی هەرچەنە ئەتوانم بڵێم ڕەنگە نەیتوانی بێ وەکو پێویست ئیدارەی عێراق بەرەو باشترکە بەڵام عێراق خۆی هەموو گیانی لە ئازارایە و لە فەسادایە بەڵام ئەگەر مقارنەی کە ئەتوانم بڵێم باشتر کاری کردو لە حکوومەتەکانی پێشخۆی ئەو نەزعی کە پێوترێ مەزهەبی و ئەوانەی کە پێشتر بەردەوام بووە ئەتوانم بڵم لەم حکوومەتە ئێمە لە سەرۆکی حکوومەتە ئەوەمان بەرچاو نەکەوتووە ئەوەندەی کە ڕائیەکان تا ئێستا بەردەوامە تەسەور ئەکرێ ئەو حکوومەتی تەوارێ بە هەمان حکوومەت بمێنێتەوە بۆ ماوەی ساڵێک دواتر بڕیاردێ کە ئینتیخاباتی پێشوەخت جارێکتر. خانما ڕێزان دوان شرط و مەرجاندا کو ناکۆکی گەلک زێدەنە جادا عێراقی نەڕازیە ئەمن و ئەولەهی خراپە خزمەتگوزاری خراپن داعش وایە بەهێزتر دەبیتە جاران برأياتە ڕۆڵێ ئیرانێ دێت چەبیتن حتا کو ناکۆکی و ئالۆزیە نافماڵە شیعەیان وەکو دهێتە بەحەزکردن دەرباسی شەڕێ بچەکی ڕاستە و خونەبن. ئێمە بینیمان کە ئێران پێشتر چەندێک لەگەڵ ئیتاری تەنسیقیا هەوڵەیە لەگەڵ لایەنەکانی ترا هەوڵەیە تەنانەتەوەمان بینی کە بەداخەوە مناڵم هەرێمی کوردستان کەوتە بەر هێرشەکانی ئێران لەبەرەوەی ئەتوانم بڵام لایەنێک لە لایەنە کوردیەکان لەگەڵ سەدرەکانە ئەیانویست حکوومەتێک دروست بکەن کە ئەمانە هەموو ئەو دژاتی کردنە بوو کە ئێرانی کرد بەرامبەر بە سیاسیەکانی عێراق لە ئێستاشە هەر بەردەوامە بەڵام ئەتوانم بڵم سەرکەوتوو نەبوو مادەم سەرکەوتوو نەبوو و ناشتوانێ حکوومەتێکی ئێرانی لەناو عێراقا جارێکی تر بەو شێوەی کە ئەو ئێوێ دروستیکە. باشە یعنی ئیران ممکنە وێ قبول بکەتن کە حکوومەتێک لە ژێرسی هوسی بەراوان نەبیت و بهێتە ئاواکردن دێڕێکێ بدات ئاواک و بەدەست خستی بتایبەتی پشتی ساڵا 2023 نەیتوانیوە هەوڵی زۆرە
ئەتوانم بڵم هەوڵی زۆرە بینیمان هەوڵی زۆرە هاتە لای هەموو لایەنە سیاسیەکان چنێک یعنی ئەوەندەی ئەو تەداخلی کردو ئەتوانم بڵم حیزبەکان خۆیان لە نێوان خۆیانە تەداخلیان نەکردووە بە هەموو شێوێک لەگەڵ کووردا لەگەڵ لایەنە کوردیەکانە بە پارتی بەیکێتی حتا حیزبەکانی حیزبە کوردیەکانی تر بە هەمان شێوە دواتر ینی چەنەها جار دانیشتنی بە سڕی و بە ئەلێنی لەگەڵ مختەدا سەدرا کردووە لەگەڵ لایەنەکانی ترەوە لایەنەکانی ئیتاری تەنسیقی بە کۆی گشتی ئەتوانم بڵێم کە ئەو بەو شێوەیە ڕایگرتن و ئەوان پەرتەوازە نەبوون کە ئەو چەند ڕەنگە بوون کە پیانەوترا ئەتوانم سولسی زامنی خۆیان کە دروستیان کردبوو بەڵام لەگەڵ هەموو ئەوەشە نەیتوانی سەرکەوتوو بێ نەیتوانی لە هەی بە هیچ شێوەیەک لەوانەی کە کردی لەو ئیشانە لەو کارانەی کە کردی سەرکەوتوو بێت ئاڵوزیێن لە عێراقی بگشتی لەسەر ڕاستێجادەیە بەو شێوەیە مەسەلا گشتی خزمەت گوزارینە دەبەرژەوەندیا کێدانە خانمە ڕێزە خۆی ئەگەر ئێمە باس لەوە بکەین کە لە عێراقا ئێستاوی کە ئەو بەرژەوەندی ئەو لەسەر ئاستی شعب بڵێم یعنی بە کۆی گشتی هاوڵاتی بە هاوڵاتی خۆی بێزارە لە هەموو ئەم ئیدارەی و لە هەموو ئەمانەی کە لەسەرم ساحی سیاسیەن ئێستا بە هەرێمی کوردستانشەوە بەداخەوە ئەوە ئەڵێم لەبەروی خزمەت گوزاریەکان وەکو پێویست نییە و لەبەروی واریداتێکی زۆر لەناو ئەم وڵاتایە و هاوڵاتی سوودی لێ نەبینەوە ئەکید ینی ڕازینین بەم کەسایەتیانە بەڵام ئێمە ئەزانین لە ئێستا ئەوەی لە عێراقا ئەگوزارێ ئێران ئیسیفادێکی زۆر زۆری کردو هەم لە نەوتی هەم لە هەموو ئەمانەی کە باسەکرێ ئێران ئەو پڕی سوودی بینیوە دواتر ئەزانین بڵێن تورکیا بە هەمان شێوە سوودێکی زیاتری بینی ینی ئەو دەوڵەتانی دراوسێ ئەوەندەی لە خێر و بەرەکەتی ئەم وڵاتیان خواردۆ هاوڵاتی ئاسایی سوودی لێ نەبینیەوە هاوڵاتی ئاسایی ئیسراحەتی لێ نەکردەوە وتمان خزمەت گوزاری نییە خستەخانەکانت خراپە مەکتەبت خراپە ئەتوانم بڵێم جادە هەموو ئەوانەی کێکێک لەوانە ضروری ترین یعنی بۆ هاوڵاتی ئەوەیە کە تۆ دەرمانت هەبێ خواردنت هەبێ ئەمانەت هەموو وەزعی خراپە ڕەنگە ئێمە لە هەرێمی کوردستانە بە هەموو ئەوی کە باس لە بارودۆخی ئابووری خراپەکەین بەڵام مقارنە ناکرێ بە دەرەوەی هەرێمی کوردستان هەر بڕۆیتە کەرکووک یاخود بەوە نییە ئەگەر ئێمە لە ئێستا باسەکەین ئەوان بە مانگانە ڕاتبی خۆیان وەرەگرن ئەوان مەعاشێ بەڵام چەند کەس هەیە کە موچە خۆر بێ لە عێراقا تۆ حسابی ئەوە کە ئەو عێراقە گەورەیەکی وڵاتێکی ئشارێکی وەکو بەسڕەکە بە قەدەر هەرێمی کوردستانە بێ ئەو هەموو واریداتی نەوتۆ حدود و لەوەیە بەڵام بڕۆ بزانە هاوڵاتیەکانی چۆنەژین بزانە چەند وەزعێکی خراپیان هەیە هەموو ئەو پارێزگارانەی کە ئێستا لە ناو محافەزەکانی تری عێراقان بەداخەوەکە لەم بەخراپترین ئەداکەن لە ناو پارێزگاکانە هەموو سەلاحیەتەکان لەژێر دەسەڵاتی خۆیانە ئەتوانم بڵم لەبەروی حکوومەت لا مەرکەزی یاوەتە دەستیان ئەمانە ناتوانن ئیدارە بەڵکو حیزبە سیاسیەکان و بەداخەوڵم ئەگەرەوە حیزبە سیاسیە نزیک بێ لە ئێران یاخود نزیک بێ لە تورکیا لە سعودیە لە قەتەر ئەوان ئەتوانن تەحەکوم بکەن بەسەر ئەو محافەزانەوە بلا پرسان ناداویە زۆر زۆر خەتەرە لەسەر ئاستی هاوڵاتی و هاوڵاتی شەتاکەی قبولێک مختدا سەدر هەموو ڕۆژێ لە سەردینێکی هەر ڕۆژێ ئاخفتنێکی چارچوڤەیە هەماهەنگیە هەر ئەو سەرکردنێن پێشتر جادا عێراقی تەجروبەل گەل هەی بە دز و گەندەڵ بناو دکەن دە سوودارێن ئیرانێ بناو دکەن برای هاتە سبەهی خەلکێن نەڕازیێ دڵبژانێ عێراقی ژبلی لە ئەنگرێن سەدر و دکارن بێژن تەڕۆ هوشک بە هەڤرانە سبەهی ممکنە تەڕۆ هوشک دیسا بە هەڤرا بشەوتن دوست و دژمن لەسەر یەک مەدانێ دناوە یەک مەدانێ حسابێن خۆژە هەف سافی بکەن نەخێر چاوەڕوانی وە ناکرێ چونکە لەبەرەوەی ئەوەی کە سەدر کوی کردەوە تەنها قاعدەکەی خۆیەتی جارێکی تر دووبارە یەکەمەوە ئەو قاعدەیەکەوێت بە لایەنەکانی چونکە ئەمە مەسجد تەنها بۆ لایەنە شیعیەکان بڕوا بکە هیچ پەیوەندی بە هیچ لایەنێکی نە بە سونەوە نە بە کوردەوە نەبە بەس تەنها ئەوەندە ئەڵێ لەسەر ئەو ساحە سیاسی کە ئێوە وجودتان هەیە ئەوە من قاعدەی خۆم ئەوەندە بەهێزە و ئەوەندە بە قووەتە ئەتوانێت ئێوە تێک بشکێنێ بەڵام ئەمە مانایەوە نییە کە هاوڵاتی ئاسایی تێکەڵ ببێ بە ئەو مەسجەی سەدر لەبەرەوەی هاوڵاتی ئاسایی ئێمازانین ئەوان زۆربەی زۆریان ینی زۆر لەو وشیارترن و ئەم حیزبە سیاسیانە هەموو ناسن بە سەدرەکانیشەوە خۆگەر ئێستا ئێمە باز لە سەدر بکەین کە ئێستا ئەو خۆی بەوە ئەزانێت کە ئەتوانێت چاکسازی بکە و ئەو
پەیامبەرەیە کە ئەتوانێت چاکسازی لە وڵاتەکە بکە ئەتوانم بڵم نەخێر لە بەرەوەی ئێستا هەرە ناو حکوومەتە هەر ئەم حکوومەتەی کازمی کە بەداخەوە ئێڵێم ئەو اختیاری کردووە زۆربەی زۆری ئەم وەزارەتانێکی ئێستا وجودیان هەیە وەکیل وەزیرەکانی سەدرەکانن کە لەم مدەیە ئەوەندەی کە پەرلەمان هەڵوەشێنرایەوە و ئینتیخابات کراوە لە ماوەی ئەم ساڵەیە ئەوەی کە زەرمەند بۆ کورد بۆ کە نەیتوانیوە تەنها مۆزەفێکیش تەعین بکا لە ناو ئیدارەی حکوومەتە بەڵام هەموو لایەنە سیاسیەکان بە تایبەتی سونە جەماعەتی حەلبوسی و بە تایبەتی سەدرەکان توانیویانە لە هەموو پێگە ئەساسیەکانە کەسانی خۆیان تەعین بکەن کەسانی خۆیان دابمەزرێنن لەو جێگایانەیە وەکو ئەم حکوومەتە ئەوەندەی سەدرەکان بە قووەتیان کردو ئەوەندەی سەدرەکان بەڕێوە بێن ئێستا هەر ئەگەر بڵێن باس بکەین ئەوە تا هەمین خەزیکەیەکە لەوانەی کە لە ناو حکوومەتدا دەسەڵاتێکی گەورەی هەیە لە سەدرەکانە کەواتە ئەمەی کە ئەو باز لە گەندەڵی و باز لەم بابەتانە ئەکا باس لە حکوومەتەکەی ئێستا ناکە وەکو سەدر باز لە داهاتووەکە ئەگەر ئەم لایەنانەی تری شیعە سەیطرە بکەن بەسەر حکوومەت اختیارکەن ئەوان ئەو دژایەتی لایەنە شیعیەکانی ترەکە ئەینا دژایەتی حکوومەتی ئێستا ناکات چونکە خانما هێژا ڕێزان شێخ دلێر پەرلەمانتەرە پێشترا عێراقی گەلەک سپاس بوو دەمە هەوا دەستخۆش بن.